گەڕێکی نوێی سیاسی لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە دەستی پێکردووە. باڵیۆزی یەکێتی ئەوروپا لە عێراق دوای کۆبوونەوەی لەگەڵ مەسعود بارزانی قسەی بۆ سبەی کردو ئەنجام نەدانی هەڵبژاردننی بە مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان ناوبرد. To be adopted also by the Kurdistan Assembly. ئەنجام نەدانی هەڵبژاردن بە شێوەیەکی کۆنکرێتی لە زیانی هەرێمی کوردستانە. لەبەر ئەوەش داوای هەڵبژاردنمان کردو بە زووی دوانەکەوێت، چونکە نەبوونی پێکاتی دیموکراسی لە کوردستان کاریگەری گەوری لەسەر هەرێمەکە دەبێت. If there is no democratic election, a democratic legitimate structure in Kurdistan. نێردە نێودەوڵەتیەکان ئامانجیانە هەڵبژاردن بە بەشداری هەموو لایەنەکان بەڕێوە بچێت، بۆیە دەیانەوێت نیگەرانیەکانی پارتی بڕەوێننەوە. لەسەر نیگەرانیەکانی پارتی تۆماس سیلەر دەڵێت دەبێت کورسی پێکاتەکان چارەسەر بکرێت و لە پەرلەمانی داهاتوودا نوێنەرایەتیان هەبێت. پرسی پێکاتەکانیش بەشێکە لەو گفتوگۆیانە. پرسی پێکاتەکان بەلایەکێتی ئەوروپا زۆر گرنگە. دەمانێت پێکاتەکان لە پەرلەمان نوێنەرایەتی خۆیان بکەن. ئەوەش دووبارە پشت دەبەستێت بە لایەنەکانی هەرێم. دڵنیا بنەوەی بە شێوەیەکی گونجاو چارەسەری بکەن. بەڵام دووبارە ناتوانم ئەوە بڵێم کە چی دەبێت بکرێت. پرسیارەکە ئەوە 1 2 3 8 7 9 کورسی دەبێت. بۆ نمونە تورکمان و پێکاتەکانی دیکە دەبێت لە ناوخۆی سیستەمەکەدا ئەو چارەسەر بدۆزێتەوە. Like the Turkmens and other minorities. باڵیۆزی ئیتالیا لە عێراق هیوا دەخوازێت گفتوگۆکان ئەنجامیان هەبێت و پارتی بەشداری هەڵبژاردن بکات. ئێمە زۆر هیواخوازین کە هەڵبژاردن لە هەرێم بە زووترین کات ئەنجام بدرێت. هیوادانی کەم هەڵبژاردنە گشتگیر بێت. هەموو پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان تیدا بەشدار بن. ئێمە زۆر هیواخوازین کە پارتی دیموکراتی کوردستان بتوانن بەشدار بێت لە هەڵبژاردنەکە. ئەوان بەڕوونی باسییان لەوە کردووە کە چەند کێشەیەکی لەبارەیەوە نیگەرانن. بۆیە لە ئێستادا ڕایانگەاندووە کە بەشداری هەڵبژاردن ناکەن. بەڵام وتویانە کە بایکوتی هەڵبژاردن ناکەن. بەڵام ئێمە زۆر هیواخوازین لە ئێستادا گفتوگۆ و دانوستانەکان بەردەوامن. هیوادان کە ئەنجامی هەبێت بە شێوەیە کە پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردن بەشدار بێت. کۆنسوڵی بەریتانیا لەگەڵ ئەوەی داوای زوو ئەنجامدانی هەڵبژاردن دەکات دەشڵێت پێویستە هەموو لایەنەکان بەشداری بکەن. ئێمە هەموو لایەنەکان هەان دەدەین بۆ ئەوەی پێکەوە کار بکەن بۆ ئەوەی دڵنیا بن کە هەڵبژاردنەکان بە زووترین کات بە شێوەیەکی گشتگیر بەڕێوە بچن. بە دڵنیاییەوە مەبەستمان لە وشەی گشتگیر ئەوەیە کە هەموو لایەنەکان بەشداری بکەن. هیوادارین هەموو پارتە سیاسیەکان پێکەوە کار بکەن بۆ ئەوەی دڵنیا بن بە زووترین کات هەڵبژاردن بەڕێوە دەچێت. سەرۆکی هەرێمی کوردستان پشتیوانی بۆ چوونی نێردە دیپلۆماسیەکان دەکات و دەڵێت دەتوانین هەڵبژاردنێکی ڕوون و دادپەروارانە بکەین بە ڕەزامەندی و بە بەشداری هەموو لایەنەکان. پێویستە لایەنە سیاسیەکانیش وەک گەلەکەیان بۆ بەرژەوەندی نیشتیمان ڕێککەون. بەو شێوەیە دەتوانین هەڵبژاردنێکی ڕوون و دادپەروەرانە بکەین بە ڕەزامەندی و بە بەشداری هەموو لایەک. مەسعود بارزانی سەرۆکی پارتی لە دوایین پەیامیدا ڕێگەیاند دواخستنی هەڵبژاردن بۆ چەند مانگێک گرنگترە لەوەی تێیدا مافی دەنگدەران و پێکاتەکان پێشێل کرابێت. لەباری دواخستنی هەڵبژاردنەوە بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی بە سبەی وت هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکرێت و 1 دقە دوا ناخرێت. پێچەوانەی بۆ چوونەکەی یەکێتی لاور شێخجەنگی بەبێ ئاشکراکردنی ناوەڕۆکی ئەو ڕێککەوتنی باسی دەکات دەڵێت یەکێتی و پارتی لەسەر دواخستنی هەڵبژاردن ڕێککەوتون و هەڵبژاردن لە کاتی خۆیدا ناکرێت. من پێم وایە ڕێککەوتن کراوە ڕاستەم قسانە دەکرێت بۆ ئەعلامە گینابا یەکێتی فەرموو بتوانێت هەڵبژاردن کە من خۆم بەشدارم لە هەڵبژاردنی گەریکێتی بیکە بەبێ پارتی ئامادەم هیوادارم بتوان بیکەن دەچم لە ماڵەکەی کاقوبات لە هەولێر لە سنووقی کە دایان ناو لەوێ دەنگەدەم هیوادارم ئەگەر بتوانن بیکەم بەڵام خۆی ئینسانە بێ واقعی بێ ئەمە تۆ بتەوێ وەزارەتی ناخۆ بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوەیە و وەزارەتیشی معنیە لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردن ئەگەر پارتی بێوێ دەتوانێت ئەرخەرە دروستکە بەڕاستی. بڕیارە ڕۆژی دەی حوزەیرانی ئەم ساڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. بەشداری نەکردنی پارتی تا ئێستا چارەنووسی هەڵبژاردنەکەی بە نادیاری هێشتۆتەوە.